حەزبی دیموکراتی کوردستانی ئێران بە فەرمی ڕایگەیاند لە شنۆ 5 پێشمەرگەیان شەهید بوون و پێشمەرگەیەکیشیان ئەگەری برینداربوونی هەیە. بەڵام لێرە ڕێوڕەسمی سەرخۆشی بۆ هەر 6 پێشمەرگە بەڕێوە چوو. لەم ڕێوڕەسمەدا وەفدی لایەنە سیاسیەکانی هەر چوار بەشی کوردستان بەشدار بوون و لە پەیامەکانی لایەنە سیاسیەکاندا پشتگیری خۆیان بۆ خەباتی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان دەربڕی. کوردستان کوردستانی هەمومانە، لە هەر جێگایەک سەرکەوتن بێ هی هەمومانە و لە هەر جێگایەک کۆسپ و دەرد و ئازار بێ هەمومان دەیچێژین و پێکەوە خەمەکان دابەش دەکەین. سکرتێری گشتی حەدکە لێرە باسی لە پێویستی یەکگرتووی نێوان لایەنەکان بە تایبەت ڕۆژهەڵاتی کوردستان کرد. مستەفا هزری ڕوو لە ئەندامانی خۆجەی سوپای پاسدارانیش گوتی ئەوان تەنیا کۆماری ئیسلامی بە دوژمنی خۆیان دەناسن. ئەو ڕۆژی شەمەش پەیامێکی هاوشێوەی دابوو. با کۆماری ئیسلامی ئێران و بە کرێگیراوەکانی کۆماری ئیسلامی ئێرانیش باش بزانن کە ئێمە وەک حیزبی دیموکراتی کوردستانی ئێران خەڵکی کورد پێشمەرگەکانی ئێمە شەڕخواز نین. ئێمە ئاشتیمان دەوێ، پێکەوە ژیانمان دەوێ. بەرپرسانی حەدکا دەڵێن ئەمە ڕێوڕەسمێک بۆ نیشاندانی وەفاداری بە شەهیدان و دەربڕێنی یاوخەمی لەگەڵ بنەماڵەی شەهیدەکان. ئەوە یەکەم شەی نەبیدەین هەزاران شەیدماندا بە دکتۆر قاسم و حیزبی چیلێنات بە کەمالیشی چیلێنا بە فەرماندە کەمالیشی چیلێنا وەکو خێزانە چ فەرماندا دەمەوێت خەڵکی ئێرانی تۆڵەی شەیدانە بکاتەوە تۆڵەی فەرماندە کەمالم لێ بکاتەوە. ناشمیل دەستگیرانی یەکێک لە پێشمەرگە شەهیدەکانە و دەڵێ بڕیار بوو پاییزی ئەم ساڵ شایی بکەین. ئەو دەڵێ بەڵام ئێستا بۆ خۆشەویستێکی بێئاکام دەگریم. بەڵێنم پێدا من چەکەکەی هەڵدەگرم و دەرێژە دەری ڕێبازی دەبم تا کورد بە ئامانج بگەیت تا کورد بتەمە ئەو مافەکانی خۆی بگەیت. حەزبی دێمۆکرات دەڵێ ئەگەرچی لە دەستانی ئەم کۆمەڵە پێشمەرگە بەژانە بەڵام چالاکی بەردەوام دەبێت و دەست هەڵ ناگرین.